جارێکی دیکە نرخی بنزین لە سلێمانی گران بووە. هەر لترێک بنزینی نۆرماڵ 50 دینار و دوو جۆرەکەی دیکەش 25 دیناری چۆیە سەر. شۆفێران دەڵێن جارێکی دیکە حکومەت بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان دروست کرد. ئێمە بەردەوام ئیشمان بە بنزینە، ئەو بنزینەشکە گرانە بێ، طبعاً لەسەر ئیشەکەش گرانە بێ، بەڵام خولانێ خاوەن ئیژیان هەندێک شوێن کە ئێمە ئیشی بۆ ئۆکەین ئەڵێ کاکە جان بنزین 100 دینار 50 دیناری چۆتە سەر، بەڵام نازانێت و هەموو ڕۆژە بەلایانی کە بۆ 5-6 دینار زیایی بە بنزین. ئەمەش هەمووی گرفتە نەک بۆ ئێمە، بۆ هەموو شۆفێران، بۆ ئەوانەی کە قسووسین، بۆ ئەوانەی کە تەکسین، بۆ هەر هەمویان، چونکە ڕقابە نییە و لێپرسینەوەیان نییە، بە ئارزوی خۆیان زیایەکەن. چەنەها جاریش گەڵا هاتۆتەوە سەر 144,000 ئێستا بۆ بە 150 و قسوور 10,000 لاوانێ بڵم فەرقی هەبووە، بەڵام ئەوانە گیان نەیاوە لە 850 دینار ئەوەستانویانە، بەڵام سەیرەکەی 2000-3000 بەرزە بێتەوە هەموو لیترێ 50 دینار 100 دیناری خەنە سەر. طبعاً چ کاریگەری لەسەر ئیشکاری ئێوە دروستە؟ وڵا کاریگەری زۆرە لەسەر ئێمە کاکە، ئێمە ڕۆژانە ئەگەر 15,000 نەبی بین بە بنزین هەرەوە زیاترمان نییە. باشە بنزینە حکومەکەی مەسەلەن جەناو بۆ تێناکە 750 گرفتی هەیە؟ وەڵی بە کەڵک نایە، کێشەکەی چییە؟ وەڵی لێ ئەو ناڕۆ هەرە وڵا هەزێتی مەشینەکایە. نە لیژنەی پیشەسازی وزە نە کۆمەڵەی بەنزینخانەکان وەڵامی پەیوەندیەکانی پێیامیان نەدایەوە تا هۆکاری گرانبوونی نرخی بنزین ڕوون بکەنەوە. بەڵام بەپێی زانیاریەکان بازرگانەکان لە ترسی هاتنی بنزینی 450 دیناری عراقی سڵ دەکەنەوە لە هێنانی بنزین و بڕی بنزین کەم بۆتەوە. لەلایەکی دیکەشەوە بە پاساوی دابەزینی نرخی دینار بنزین گران بووە. نازانم نایە بنێم خەوتوی میلەت، نای بنێم بێشعوری ئەم حکومەتە، بێباکی ئەم حکومەتە، نازانم نای چی بنێ، وەڵای لەسی جا لە چی بێتاقێت داوامەکەی موچە نییە، ئەوە ژیانە، ئەوە بنزینە، ئەوە ئاوە، ئەوە کارەبایە. من هەرەو ناڵێم ئەمانە وا بکەن بەخوا ڕوخێ بەسەریانە. لە ماوەی 24 کاتژمێردا هەرێمی کوردستان پێویستی بە 8 ملیۆن لتر بنزین هەیە. لە کاتی ئێستادا کەمتر لەم بڕە لە پاڵەوەکانەوە دەردەچێت. ئەو بنزینەشی حکومەتی هەرێم پاڵپشتی دەکات کە نرخی هەر لترێکی 750 دینارە بەهۆی خراپی کوالیتیەکەیەوە خواستی لەسەر نییە. لەگەڵەوەشدا ماوەی زیاتر لە 20 ڕۆژە بێ هیچ پاساوێک وەستاوە و لە بەنزینخانەکانیشدا دابەش ناکرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.